بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على سيد الأولين والآخرين نبينا محمد وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه واستنى بسنته إلى يوم الدين. سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم إنا نسألك علما نافعا رزقا طيبا وعملا متقبلا آمين. ما بعد، فصل باسی نوێژی خۆرگیران و مانگگیران. أبو شجاع رحمه الله دڵێ وصلاة الكسوف ما بس لي لكسوف ليه لخۆرگیران و مانگگیران، هەرچەند لە ئەسڵی لوغەتدا لە ئەسڵدا لە بنەڕەتدا کسوف خۆرگیرانە و خوسوف بەخا مانگگیرانە، بەڵام ئاسایە کسوف بۆ هەردووچیان بەکاربهێنرێ. وصلاة الكسوفی نوێژی خۆرگیران و مانگگیران سنة مؤكدة، سنەتیشی گەورە و جەخت لێکراوەیە. فإن فاتت كتو ككاتي بسر تو لم تقضى، قەزا ناکرێتەوە. کاتەکەی کەی دێ؟ کاتەکەی بە جیرانی خۆر و مانگ دەست پێ دەکات، لەگەڵ دەستپێکردنی جیرانی خۆر و مانگ کاتەکەی دەست پێ دەکات. کەی تەواو دەبێ؟ نوێژی خۆرگیران بە بوونەوەی خۆر کاتەکەی بەسەر دەچێ، یان بە ئاوابوونی خۆر بە جیراوی کاتەکەی بەسەر دەچێ. نوێژی خۆرگیران. نوێژی مانگگیرانیش بە بوونەوەی مانگ یان بە دەرکەوتنی خۆر، نەک بەیانی دەرکەوتنی خۆر کاتی نوێژی مانگگیران بەسەر دەچێ. یعنی بە دەرکەوتنی مانگ، با بڵێن ئەگەر دەرکەوێ، ئەگەر ئەو قەیدی ئەگەرە گرنگە، ئەگەر دەرکەوێ بە دەرکەوتنی مانگ خۆرگیران بەسەر ناچێ. وازحە؟ اینجا ئەمە دەڵێن ئەگەر مانگگیرا بوو بە دەرکەوتنی خۆر کاتی مانگگیران تەواو دەبێت. ئایا خۆر بە دەردەکەوێت لە کاتی مانگگیران؟ دڵێن ئەگەر بە دەرکەوت تەواو باشە. کابوو کاتی ڕۆژگیران بە دووشت بەسەر دەچوو و کاتی مانگگیرانیش بە دووشت بەسەر دەچوو. ويصلي نوێژەکە چۆنە؟ ويصلي لكسوف الشمس وخسوف القمر ركعتين. سنة دوایە بۆ جیرانی خۆر و جیرانی مانگ 2 ڕەکعەت بکە. کەمترین حەدی ئەوەیە 2 ڕەکعەتی ئاسایی بێ، وەکو 2 ڕەکعەتی نوێژی بەیانی. بەڵام باشتر وایە ئاوان نوێژەکە بکە. في كل ركعة قيامان، دوو قورئان خوێندن، دوو فاتحە خوێندنی تێدایە. يطيل القراءة فيهما، زۆریان قورئان تێدا دەخوێنێ، زۆریان قورئان تێدا دەخوێنێ. والركوعان، لهر ركعتيشدا 2 ركوع هيا يطيل التسبيح فيهما، درێژیان دەکاتەوە زۆر سبحان الله یان تێدا دەکات. دون السجود. ئەبوو شجاع ڕەحمەتی خوای بفرمێ سوزدەکان درێژ ناکاتەوە، بەڵام ئەم قەولە بەهێز نی. قەولی معتەمەد و بەهێزی مەذهب ئەوەیە سوزدەکانیش وەکو ڕکوعەکان درێژ دەکاتەوە. کەوابوو ئاوا دەکا. الله ئەکبەر نوێژی دابەست، دەست دەکاتە فاتحە و قورئان خوێندن زۆر دەخوێنێ. ئەنجا الله ئەکبەر دەچێتە ڕکوع، بە ئەندازەی 100 ئایەت دەمێنێتەوە. 100 ئایەتی مام ناوەند لە ڕکوعدا دەمێنێتەوە. سەری بەرز دەکاتەوە، هەڵدەستێتەوە لە ڕکوع، دەست دەگرێتەوە فاتحە دەخوێنێت. و دیسان ئایەت دەخوێنێت لە دوای فاتحە. قورئان زۆر دەخوێنێت. ئەنجا دەچێتەوە ڕکوع، کابوو لە هەر ڕەکعەتەدا 2 قورئان خوێندن و 2 ڕکوعی تێدایە. ڕکوعی دووەم بە ئەندازەی 80 ئایەت درێژ دەکاتەوە. سوزدەکانیش باماشەوە، سوزدەی یەکەم بە ئەندازەی 100 ئایەت و سوزدەی دووەم بە ئەندازەی 80 ئایەت. ڕەکعەتی دووەمیش بە هەمان شێوە دەکات. بەڵام ڕکوعی یەکەمی ڕەکعەتی دووەم کە ڕکوعی سێیەم دەکات لە ناو نوێژەکەدا
بأندازەی 7 ئاەت درێژ دەکاتەوە بەمان شێوە سوزدەی یەکەمی ڕەکعەتی دووەم و ڕکوعی دووەمی ڕەکعەتی دووەم بە ئەندازەی 50 ئاەت درێژ دەکاتەوە بە هەمان شێوە سوزدەی دووەمی ڕەکعەتی دووەم. اینجا کە ڕەکعەتی دووەم تەواو بوو سەلام دەداتەوە ويخطب بعدها خطبتين لدواي أم نوێژەدا دوو خطبە دەدا وەکو خطبەکانی جومعە. ئەنجا نوێژەکە ويسر في كسوف الشمس يسر يعني دەنجی بەرز ناکاتەوە. ئیمام لە ئەگەر بە تەنیاش کردی لە نوێژی ڕۆژگیراندا دەنجی بەرز ناکاتەوە. ويجهر في خسوف القمر لە مانگگیراندا دەنجی بەرز دەکاتەوە. دەفەرمون لەبەر ئەوەی نوێژیشی سونەتە لە ڕۆژدا وەکو نوێژەکانی ڕۆژ دەنجی تێدا بەرز ناکرێتەوە ئەو ڕۆژگیران مانگگیرانی نوێژیشی سونەتە لە شەودا وەکو نوێژەکانی شەو دەنجی تێدا بەرز دەکرێتەوە. اینجا فەصڵ دەربارەی نوێژە بارانە وەسەڵات الاستیسقا نوێژە بارانە نوێژی داوای ئاو لە خواکردن مەسنونەتون سنەتە. ئەوە ئەگەر ئیمامی موسڵمانان فەرمانی پێ نەکا. ئەمما ئەگەر ئیمامی موسڵمانان کە لەم زەمانەدا مامۆستایانی ڕیسپی و مەندیل پاکن فەرمانیان بە خەڵک کرد کە نوێژە بارانە دەکەین دەبێ بیکەن چینە دەرەوە بۆ شار واجب دەبێت واجب دەبێت. کەوابوو نوێژە بارانە لە خۆیدا لە جیهەتی ئەوە کە نوێژە سنەتە. ئەمما کە ئیمامی موسڵمانان فەرمانی پێکرد واجب دەبێت. بۆ چ دەکرێت؟ بۆ دواکەوتنی باران دەکرێت، بۆ ڕۆچوونی ئاو دەکرێت، بۆ سوێربوونی کانی و سەرچاوە دەکرێت، بۆ غەیری ئەوەش. لە پێشێدا فەیەأمۇرهم الئیمام بالتەوبە ئیمام فەرمانیان پێ دەکات کە تەوبە بکەن لە نێوان خۆیان و خوا مافی خەڵک بجێڕنەوە وەسەدەقە زۆر ببەخشن. ئەنجا ئەگەر ئیمام فەرمانی کرد کە سەدەقە بکەن ئەگەر 250 دیناریش بێ واجب دەبێت کە سەدەقە بکەن. والخروج من المظالم فەرمانیشان پێ دەکات کە لە زوڵم و زۆرداری دەرچن. یەکێ شتێکی داگیر کردو بۆ خاوەنەکەی بجێڕێتەوە، یەکێ غەدری لە یەکێ کردو گردنی خۆی پێ ئازاکە. ومصالحة الأعداء دوژمنان ئەوانەی لەسەر شؤونی دنیا قسەیان لەگەڵ یەکتری نییە، نەک بێ باوەڕان بینمان لەگەڵ بێ باوەڕان ئاشتکەینەوە جەنگ ڕاگرین نا. یعنی دوژمنانی نێوان موسڵمانان ئەوەی لەسەر دنیا دڵیان لە یەکتری ڕەنجاوە ئاشت ببنەوە. وصيام 3 أيام سێ ڕۆژیش پێش ئەو ڕۆژەی دەردەچین بۆ نوێژ بە ڕۆژوو بن. ئەگەر ئیمام فەرمانی پێ بکا واجب دەبێت. اینجا ئەم سێ ڕۆژە گرنگ ئەوەیە بە ڕۆژوو بێ. یعنی چی؟ یعنی دەر قەزای ڕەمەزانی هەبوو لەو سێ ڕۆژە بیگرێتەوە تەواو قەزایەکەشی دروستە ئەوەی دیکەش بۆ چونکە ئەو سێ ڕۆژە لەبەر خودی خۆیان نا. یعنی بەو مانایی مەبەستمان لێرە ئەوەیە ئەمە چۆن لە تەحیەت المەسجید دەڵێن ئەم دوو ڕەکعەتە بۆ ئەوەیە ئینسان مزگەوت نەکاتە دیوەخان و هەرکەس بێت تەپتی دادا بنیشێ. بۆیە دەڵێن ئەگەر هاتە ژوور بانگی دابوو پێش نوێژی نیوەڕۆ بوو دوو ڕەکعەت سونەتی پێش نیوەڕۆ لێکیدا پێکەوەیان بکە تەواو مەبەستەکە چکە مەبەستەکە دەهێنێتە دی. مەبەستی سێ ڕۆژ بە ڕۆژوو بوون لە پێش نوێژە بارانە ئەگەر قەزای ڕەمەزانی شیدا بکات دێتە دی ڕۆژوە نییە مەگەر کەوا بوو ئاساییە. سێ ڕۆژ بە ڕۆژوو بێ. ثم يخرج بهم في اليوم الرابع لە ڕۆژی دوای ئەو سێ ڕۆژە لە ڕۆژی چوارەمدا دەیان باتە دەرەوە چونکە باش وایە سونەت وایە نوێژە بارانە لە موسەلادا بکرێ لە دەرەوە لە دەرەوەی ئاوەدانی. هەم ئەم ڕۆژی چوارەمەش بە ڕۆژوون ئاگات هەندێبی ئەم ڕۆژی چوارەمەش بە ڕۆژوون. چۆن دەستنە دەرەوە؟ في ثياب بذلة بە کەسرەی ثياب نەک تەنوینی کەسرە والله أعلم. في ثياب بذلة يعني مهنة إيشوكار يعني ئەو جلەی ئینسان لە کاتی ئیشوکاری دیکاتە بەر یعنی جلی ڕاقی لەبەر نەکەن و خۆیان نەڕازێنەوە و خۆ بۆن خۆش نەکەن. واستكانة وتضرع بە ملکەچیەوە دەستە دەر بە ملکەچی و
بەدەم زیکری خوا و تۆ بەو ئیستیغفارەوە لەسەر هەم منداڵ و پەککەوتە و ئاژەڵەکانیشیان ئەوەی گونجا لەگەڵ خۆیان دەیبەنە دەرەوە هەتا خوا سوبحانه وتعالى ڕەحم بەوانیش بکە. اینجا ئەگەر بکرێ باش وایە بە پێ بڕۆنە دەرەوە بە سواری نەڕۆن چونکە عادەتەن سواری جا سەیارەیە ئاژەڵە نیشانەی عیزەت و دەسەڵاتە بە پێ ڕۆشتن زیاتر ملکەچی تێدایە. اینجا ويصلي بهم ركعتين كصلاة العيدين دوو ڕەکعە نوێژیان پێ دەکا وەکو نوێژی جەژن یعنی لە ڕەکعەتی یەکەم حەود الله ئەکبەر هەیە و بۆ الله ئەکبەرەکان دەنگ بەرز دەکاتەوە و سوورەتی ئەعلا دەخوێنێ ڕەکعەتی یەکەم و ڕەکعەتی دووەم پێنج الله ئەکبەر هەیە و هاکذا وەکو نوێژی جەژن. ثم يخطب بعدهما دوو خوتبەیشیان بە دوادا دەدا وەکو خوتبەی جەژنە تەنها یەکەم جار لە خوتبەی یەکەم لە جیاتی نۆ الله ئەکبەر نۆ جار ئیستیغفار دەکات لە خوتبەی دووەمیش لە جیاتی حەوت جار الله ئەکبەر حەوت جار ئیستیغفار دەکات. ئەنجا لەگەڵ خوتبەی دووەمدا ويحول رداءه جلەکانی دیوە و ژوور دەکاتەوە ئەو جلانەی ینی دەشێ دای بنێ و عەورەتی دەرناکەوێ دای دەنێ و سەر و ژێر لەبەری دەکاتەوە بە دیوەکەی دیکەدا لەبەری دەکاتەوە. ويكثر من الدعاء والاستغفار زۆر دوعا زۆر دەپاڕێتەوە و زۆر داوای لێ خۆشبوون دەکات. ويدعو بدعاء رسول الله صلى الله عليه وسلم وهو دعاكي پیامبری خوا دەکات صلى الله عليه وسلم وەکو شافعی لە دەیجێڕێتەوە کە ئەم دوعایە اللهم اجعلها سقيا رحمة خوایە بارانمان بۆ بارێنی و بیکەیە بارانی ڕەحمەت ولا تجعلها سقيا عذاب مەیکە بارانی غەزەب ولا محق مەیکە بارانێکی بێبەرەکەت ولا بەلا مەیکە بارانی بەڵا ولا هەدم مەیکە بارانی تێکدان ولا غەرق نقمبوون. اللهم على الضراب والآكام خوایە ضراب جمعی ضرب يعني گردۆچکە گردی بچووک والآكام جمعی ئەکەمەیە يعني گردی بەرز و گەورە خوایە بەسەر گرد و چێوەکاندا ببارێ ومەنابتی الشەجەر بەسەر ئەو جێگانەدا ببارێ کە درەختی لێ دەڕوێ وبطون الأودية بەسەر دۆڵەکانماندا ببارێ. اللهم حوالينا ولا علينا خوایە بارانی زۆر و وەک دەڵێ کە ئاو هەڵدەستێنێ بە چواردەورماندا ببارێ بەسەر خۆمان بەسەر ئاوەدانیمان نەبارێ هەنی هەتا لافا و دروست نەکا و خەڵکتیان نەچێ. اللهم اسقنا غيثا مغيثا اسقنا بۆمان بارێنە غەیثەن بارانێک مغیثە کە فریاد ڕەز بێ و بێ بەهانامانەوە. هەنیئا مەریئا هەنیئا سازگار بێ مەریئا عاقبەت خێر بێ مەریعا بەرەکەتدار بێ سەحا بەلێزمە بێ عامەن گشتگیر بێ غەدەقا سازگار بێ طبقا مجللا هەردووچیان یعنی گشتگیر و عام بێ و بەسەر بۆ منطقەیەکی بچووک بێ دائما إلى يوم الدين حتى قيامت بردوام بێ يعني ئەو کاتانی پێویستمان پێێتی نەگەنی هەلەی نەکاتەوە يعني حتى قيامت هەر بارانمان بۆ ببارێنی هەر کات پێویستمان پێی بوو. اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين خوایە بارانمان بۆ ببارێنی و لەوانەمان نەجێڕی کە بێئومێد بوون لە ڕەحمەتت. اللهم إن بالعباد والبلاد من الجهد والجوع والضنك ما لا نشكو إلا إليك خوایە تووشی عیباد و بلاد تووشی بەندەکان و تووشی ئاوەدانی بووە من الجهد لە زەحمەتی والجوع برسیەتی والضنك تەسچی و زەحمەتی ژیان ما لا نشكو إلا إليك شتانێک تووشی بلاد و عیباد بوو کە شەکوای هەر بۆ لای تۆ دەهێنین. اللهم أنبت لنا الزرع وأدر لنا الضرع خوایە زەرع ڕۆکمان بۆ بڕوێنی بەروبووبمان بۆ بڕوێنی وأدر لنا الضرع ضرع گوانی ئاژەڵەکانمان بۆ پڕ شیرکەی أدره يعني ببركتي كردو بري كردو زوري كرد. وأنزل علينا من بركات السماء بركات أسمان من بو ببارنا وأنبت لنا من بركات الأرض بركات زويمان بو دركا واكشف عنا من البلاء ما لا يكشفه غيره
بەڵامان لەسەر لادا کە غەیری تۆ ئەو بەڵایە ناتوانێت لا بدا. اللهم إنا نستغفرك داوای لێخۆشبوون لێ دەکەین إنك كنت غفارا تۆ زۆر لێخۆش بووی فأرسل السماء علينا مدرارا بەلێزمە بارانمان بەسەردا ببارێنە. ئەنجا ويغتسل في الوادي إذا سال. سال الوادي يعني ئاوی پێداهات کە باران باری و دۆڵ و ئەوەی پڕ کرد سنەتە لەو ئاوە خۆی بشوە، یعنی خۆی بەبەر ئاوی باراناو بدا بە تایبەت یەکەم بارانی ساڵ کە دەبارێ بە تایبەت. هەم ئەگەر بارانیان بۆ نەباری ئاساییە چەند بارەی بکەنەوە، شەرنی ئیلا یەکجار نوێژە بارانە بکەن. و دوعاکردن لە کاتی بارانباری لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وارد بۆ کە ڕەت ناکرێتەوە. ويسبح للرعد والبرق. ئەگەر ڕعدی بینی يعني بیست ڕعد هەورە گرمە يعني دەنجێتی بڵێ سبحان الذي يسبح الرعد بحمده والملائكة من خيفته والبرق. ئەگەر بەرقی هەورە تریشقەی بینی يعني با بڵێن ڕووناچێکە تریشقەکە بڵێ سبحان الذي يريكم البرق خوفا وطمعا. باش. فصل دەربارەی نوێژی ترس، نوێژی کاتی ترس و وەستان بەرامبەر دوژمن. وصلاة الخوف على 3 أضرب. نوێژ لە کاتی ترس بە یەک لەم 3 شێوازە دەکرێت، 3 جۆر و 3 شکلی هەیە. أحدها أن يكون العدو في غير جهة القبلة. دوژمنان کە بەرامبەرمان وەستاون يعني لەلای قیبلەوە نەبن، دوژمنانمان لەلای قیبلەوە نەبن، بە جۆرە نەبن کە ئەگەر ڕوومان لە قیبلە کرد ڕوو بکەینە دوژمنان لە جهەتێک بن لەلایەکەوە بن غەیری لای قیبلە. ئیمام چ دەکا؟ ئیمامی موسڵمانان چۆن نوێژ بە جەماعەت بۆ جێیشەکەی دەکا؟ فيفرقهم الإمام فرقتين. ئیمام سوپاکە دەکاتە 2 فرقە، 2 دەستە. فرقة تقف في وجه العدو. فرقەیە ئێستا لەگەڵی نوێژ ناکەن، دەچن ڕۆ دوژمن ڕادەوەستن، بەرامبەر دوژمن ڕادەوەستن، ئاگان لە جوڵی دوژمن بێت. ناکرێ ئەمە هەمومان بەرامبەر دوژمن جێبهێڵین و پشتیان تێ بکەین ڕوو لە قیبلە بکەین بەسەرمان دادەن. جەماعەتێ دەچن بەرامبەر دوژمن دەوەستن. وفرقة خلفه. جەماعەتیش لە پشت ئیمامەوە ڕیز دەبن، ڕوو دەکەنە قیبلە. فيصلي بالفرقة التي خلفه ركعة. ئەگەر نوێژەکە 2 ڕەکعەت بوو، ڕەکعەتێ ئاسایی نوێژێکی ئاسایی بەو جەماعەتە دەکا کە لە پشتەوەین. ئەگەر لە 2 ڕەکعەت زیاتر بوو 2 ڕەکعەتیان پێ دەکا. ثم تتم أي هذه الفرقة. ئەم فرقەیە خۆی نوێژەکەی دیکەی تەواو دەکا. يعني چی؟ دانن نوێژەکە 2 ڕەکعەتە، 2 ڕەکعەتە. ئیمام ڕەکعەتیشیان لەگەڵ دەکا کە هەڵنەستانەوە بۆ ڕەکعەتی دووەم، ئەوان نوێژی خۆیان لە نوێژی ئیمام جیا دەکەنەوە. ئیمامیش ڕاوەستاوە قورئان زۆر دەخوێنێ، ئەوانی لە پشتەوەین نوێژەکان لە نوێژی ئیمام جیا کردەوە، هەر یەکە و بە پەلە ڕەکعەتیش دیکە دەکا و دەچێتە بەرامبەر دوژمن. ئەنجا ئەو جەماعەتی بەرامبەر دوژمنن دێن. وتمضي إلى وجه العدو تتم لنفسها. أو فرقەی دوای ئیمام نوێژەکەی خۆیان تەواو دەکەن و تمضي إلى وجه العدو دەچنە ڕوو بەرامبەر دوژمن. وتأتي الطائفة الأخرى. طائفەکەی دیکە دێن کە نوێژیان نەکردووە. فيصلي بها ركعة. نوێژ لە پشت ئیمامەکە دادەبەستن، ئیمام هێشتا لە فاتحەیە، نوێژەکەی خۆی درێژ کردوتەوە، ئینتیزاریان دەکە. کە هەستی کرد لە دوایەوە نوێژیان دابەستا، يلا الله أكبر، ڕەکعەتش بەوان دەکا. ئیمام کە دەگات تەحیات نوێژی تەواو بووە، کە ئیمام سەلامی دایەوە، ئەوانەی دوای ئیمام ڕەکعەتیان ماوە. وتتم لنفسها. هەڵدەستن، هەڵەستنستەکەن، نوێژەکەی خۆیان تەواو دەکەن. بەڵام ئەوەی گوتم ئاساییە ئیمام سەلام بداتەوە، هەڵسن تەواو بکەن. باشتر لەوە وەیوسەلیمو بیها. باشتر وایە ئیمام لە تەحیات چاوەڕێیان بکا،
ئەوان ڕکعاتەکەی خۆیان تەواو بکەن لە تەحیات بگەنەوە ئیمام ويسلموا بها ئیمام لەگەڵ ئەوان سەلام بداتەوە ئەوانیش لەگەڵ ئیمامی پێکەوە سەلام بدەنەوە ئەوە باشتر. ئەوە جۆری یەکەم کە بۆ حاڵەتێکە دوژمن لە لای قیبلەوە نەبێ. والثاني حالتي دوم أن يكون في جهة القبلة دجمن لا قبلة وبه أي تبقى هناك جماعة الرو قبلة راس جماعة الرو لا قبلة نكن مثلا فيصفهم الإمام صفين إمام ديان كانت ليان كانت توصف صباكة ثم بنا رو قبلة رادوسن برابر دجمن كانيان فيصفهم الإمام صفين إمام ديان كانت توصف ويحرم بهم بيكوا هميان بيكوا الله أكبر الله أكبر نجدا بس إحرام دلين قرآن خوندن بيكوا الركوع بيكوا يا كهل صانة ولا ركوع بيكوا فإذا سجد كإمام شو سجد سجد معه أحد الصفين يكصفيان لقليلة شيء السجدة ووقف الصف الآخر يحرسهم صفكي دي كبا بيو رادوستي حراستي أنك المرامر دوش من رادوستي آسواني أنا دبن كرسوس ددان فإذا رفع كإمام هردو سوزدي طواو كردو هل صايوة أو فرقي كسوزدي أن نبردو سجدوا إنزا لسنا سوزدو بپلا بگرجو قوليو ولحقوه بإمام دقنا ولا ركعتي دو أو جاريان أو جماعتي لقل إمام سوزديان بردبو أو جارة حرز دبن أو جماعتش كجاري رابردو حرز ببون تي أو جارة سوزده دبن لقل إمام بيكا ولا تحيات كولا بنو سلام ددنو واضحة. والثالث سيميان أن يكون في شدة الخوف لكاتي ترسي زور لهرچيك بي درنديك بدواويكي رادكا ناتواني راوستي ونيوشبكا لآقر هالدي للافاو هالدي لدجمن هالدي لكاتي ترسي زور والتحام الحر يا للشري كاتك دوصباك كوتون ثناويكو شرب فعلي شرب ليكتري كشتنا فيصلي كيف أمكنه لم حالة عند إنسان شون بوي جنجات شون تواني أوان ويشتكى راجلا ببيو بي أو راكبا بسواري بي أجر دكراو ديتواني لركوع السجود توزع سرينزم كاتو لركوع توزع سرينزم كاتو لسجود زياتر أجر ديتواني مستقبل القبلة وغير مستقبل لها روي لقبلة بي يعني روي لقبلة نبي انجا تماشاكم جوڵە و ڕاکردن و لاگۆڕین و هیچی زیانی بۆی نییە بەمەرجێ هاوار نەکە هاوار و قسە نەکە هەم چەکەکەیشی بە خوێن نەبێ ئەگەر یەک لەوانە بوو نوێژەکەی دووبارە دەکاتەوە دوای ئەمە لە بەرەوەی زۆر جوڵاوە ڕای کردووە لای گۆڕیوە ڕووی لە قیبلە بووە ڕووی لە قیبلە نەبوو ئیشکال نییە بس هاوار نەکا یا قسە نەکا و چەکەکەیشی بە خوێن نەبێ نوێژەکەی دووبارەکردنەوەی ناوێت. الله تعالى أعلم. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.